خۆشەویستان سڵاوتان لێبێ ئەوڕۆ زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی کەناڵی کوردانە سەردانی گوندی بێگەڵاسی کرد. منیش ئەو گۆرانیە دەکەمە دیاری پێشکەش دەکەم بە ستافەکانی کەناڵی کوردان و هەروەها پێشکەشی دەکەم بەو کارمەندانەی کە لە کەناڵی کوردانە کار دەکەن. هیوادارم سەرکەوتوو من گۆرانێکەشیان بەدڵ بێ. دەڵێ وەراوە جوانێت خوا ئاوەردەرەوە تخوا ئاوەردەرەوە تخوا ئاوەردەرەوەیان چیدی مەمکە پەژارە چیدی مەمکە پەژارە جوانێ گیانان وەرەوە جوانێ جوانان وەرەوە جوانێ جوانان وەرەوەیان بێزارم خۆم بێزارم لە دێبمنیان لە شارم لە دێبمنیان لە شارم چونکە لا تۆ نانوارێم وەرەوە یاری چاو جوان وەراوە دێڵ و جوانم وەراوە دێڵ و گیانم وەراوە دێڵ و گیانێم وەرەوە چاو جوانم وەراوە دێڵ و گیانم وەراوە دێڵ و گیانم وەراوە دێڵ و گیانێم چەند ساڵ ئەولێت پێداوم بەڵام بێ باڵێن بووی تۆیۆ چەند ساڵ بەڵێنت داوە بەڵام بێ باڵێن بووی تۆیۆ وەرە جوانێ وەرەوە وەرە مەمکە پەژارە وەرە مەمکە پەژارەیان هەردەم بە یادی زاران چاومەست لێرە دیارە چاومەست لێرە دیارە چاومەست لێرە دیارە. ئەوەش پێشکەش بە کەناڵی کوردانە